پاشەوەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سوپای پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێرانیان بە فەرمی وەک ڕێکخراوێکی تیرۆریستی لە قەڵەمدا، کاردانەوەی ئەم بڕیارە لە نێو شەقامی عێراقی و هێزەکانی حەشدی شعبی دەنگدانەوەی خۆی هەبوو. ئەمریکا سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران بە ڕێکخراوێکی تیرۆریستی پێناسە دەکات. ئەو ڕێکخراوەی پاڵپشتی لە وڵاتە لاواز و ئیسلامیەکان دەکات، هەروەها لە وڵاتانەشی دەکەونە ژێر فشارەوە. وتەیەکی سەید خومێنی هەیە کە دەڵێ ئەگەر ئەمریکا لە ئیسلام ڕازی بێ ئەوە ئیسلام هەڵەیە. بەهۆی پشووی ئازادکردنی عێراق لەلایەن هێزەکانی هاوپەیمانان تاکو ئێستا بە فەرمی هەڵوێستی حکوومەتی عێراق ڕانەگەێنراوە، بەڵام هاوڵاتیانی عێراقی سەبارەت بەم بڕیارە دابەشی دوو جەمسەر بووینە. لەهانە شیعەکان بڕیاری حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکانیان بە شەرمەزاری لە قەڵەمدا. ڕێزبەندکردنی سوپای پاسدارانی ئیران وەک ڕێکخراوەیەکی تێروریستی دەبێتە هۆکارێک بۆ هەڵگیرساندنی ئاگری جانگ. ئەمەش هەڵەیە و کاریگەریشی لەسەر ئابووری جیهان دەبێت. جەمسەری دووەم، هاوڵاتیانی سونەن ئەم بڕیاریان بە بڕیارێکی مێژووی و بوێرانە وەسف کرد. ئەم بڕیارە بڕیارێکی بوێرانەیە و بڕیارەکە بوێری سەرۆکی ئەمریکا و ئەنجومەنی پیران و کۆنگرسە، هەروەها هی گشت گەلی ئەمریکایە. ئێمە پشتگیری لەم بڕیارە دەکەین و بە سەرۆکی ئەمریکاش دەڵێن لەسەر ڕێبازی خۆت بەردەوام بە و با گەندەڵکارانیش چی دەڵێن بیڵێن. بەیانی لە کاتی دەستپێکردنی کاروباری حکوومەت هەموو لایەنێک چاوەڕێن کە بەرسەوی حکوومەتی عێراق بەرامبەر بە بڕیارەکانی ئەمریکا چی دەبێتن بۆ ئەوەی ڕووداوەکان ڕۆنتر بکرێنەوە. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.